باینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بینەری شاشە جوانەکەی کوردستان 24ن بەیانێکی باشتان هەبێ باین تۆش باشەکان باش سڵاوتان لەبێ ئێمەمانوێ ئەم ڕۆژ کاتژمێرێک لەگەڵێەوە بین بۆ پێشکەشکردنی و بەرگە و بابەتانەی کە هاوکارانمان ئامادەیان کردووە و سوودی تەواوی بۆیەوە بێت چونکە بابەتەکانی ناو پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵایەتین بابەتی ڕۆژن یاخود با بڵێن پەیوەستە بە هەر تاکێک لە ڕووی تەندروستیەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ هوەری بێ ئەدەبی بێ هەموو ئەمانە لە خۆ دەکرێت بۆیە ئێوەش بینەرمان بنم کاتژمێرە سڵاوتانە بە ئازیزان زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین بۆ هیواین ئەو بابەت و تەوەرانی ئەمڕۆ هەمانە هەموو ئەوانە بێت کە سوودی بۆ ئێوە و بۆ کۆمەڵگا هەیە بۆ سەرجەم چین و توێژەکان هەیە بێگومان لە بەیانی 24 بە لەبەر چاوگرتنی کللتور دابوونەری کۆمەڵگەی کوردەواری لە هەمان کاتدا یەکانگیری لەگەڵ بەرەو پێشچوونەکان دەمانێت بابەتەکانمان بەم شێوەیە بێت بابەتە ئەدەبیەکان زۆربەی جار لە بەیانی 24 با بڵێن لەمسیان بەهێزترە زیاترە بۆیە بزانین ناونیشانەکانمان چی تێدایە. پێشەنگایەکی کتێب و کۆڕێکی شعری لە کەرکووک بەڕێوە چوو. توێژینەوەی گوتاری بازاڕسازی لە سۆشیال میدیادا لە دووتوێی کتێبێکدا چاپ و بڵاو کرایەوە. لە ئاهەنگەکانی سەری ساڵدا 3 ملیۆن گەشتیار سەردانی شاری هاربینی چینیان کردو. هاشا گردی قەتت کردی بە تایبەت ئێمە لە بەیانی 24 زۆر دەبینین لەم چەند مانگەی کۆتایی ینی زۆربەی ناوەندە ڕۆشنبیریەکان دەبینین نووسەرێک میێوان دەکا کتێبێک دەناسێنی ینی کۆڕێک ساز دەکا سیمینارێک ڕێک دەخا ئەمانە هەموو هەیە ئەمە جێگای دڵخۆشیە چونکە کۆمەڵێک گەنج کۆمەڵێک نووسەر هەموو ئەمانە کۆ دەکاتەوە گفتوگۆیەکی ئەدەبی ڕێک دەخا ئەم جارش ئەم گفتوگۆیە لە کەرکووک هەیە کە ناوەندی دیالۆگ لە شاری کەرکووک پێشەنگایەکی کتێب و کۆڕێکی شعری بۆ چەند هەڵوەستوانێک ڕێکخستووە. وەکو هەکاروتی هەموو کات پرۆگرامی بەیانی 24 ماڵی هەموو ئەو بابەتانەیەوە زۆربەی کاتیشە کار دەستپێکی پرۆگرامەکە ئەو بابەتە هوەری و ئەدەبیانێت چا ئەوەی جێی دڵخۆشیە لە کەرکووکی خۆشەویستیشەوە هەموو ینی بەدەر نییە زۆربەی کار و چالاکی هوەری و ئەدەبیەکان سە لە کەرکووک زۆر نابێ بەدەر بێ باشتر زیادی کردووە کە ئەم پێشەنگاکە بە ناوی کەرکووک دەخوێنێتەوە ئەوە ناوی پێشەنگاکەشە کاتیایە سەدان خوێنەر شعر دۆست ئەوانەی کە دۆستی ئەدەب و نووسینن بەشداریان تیا کردەوە بابەیە کۆبینەری بین. دەنگێک لەنفاوە مافی منە بە پێڵاوێکی پینەپینەی باوکمەوە بەنێ و کوچە کۆڵەکانی ئەم نیشتیمانەدا بە تەبەتورێکی سپی پڕمێ هاوار بکەم ئەم نیشتیمانی ئەوانە پڕێ لە برین پێ لە هەر شوێک دادنەی دەبێ بە قەقنەس من ترسم بە میراد و ماوەتەوە خۆشمەوەی ئەزانی چەند هێندەی نەوەکانی حەوا سەد هێندەی گەردی نێو هەوا وەکو نەخۆشێ بۆ دەوا خۆشمەوەی ئەزانی ئێمە وەکو ناوەندی دیالۆگ بە پێویست بازاری پەیوەندی بکەین بە کۆمەڵێک ناوەندەوە و لێرە لەم سەنتەرە پێشانگایەکی کتێب بکەینەوە وەکو پێشینەیەک بۆ پێشانگایەکی گەورەتر یاری لە کەرکووکە بۆ ئەوی کەرکووکیش بێبەش نەبێت و بەحلوم نەبێت لەو پێشانگایانەی ئەکرێت لە هەولێر لە سلێمانی لە بەغدا لە شارەکانی تر تا ئێستا پێشانگا لە کەرکووک لێکراوە شەقامەکان بۆنی تۆیان لێدێ زەردەخەنەکان تۆیان بیرماوە نیگاکانی شت لە ناو شنەبای ئێوارانی شاردا ئۆکسجین بە ڕۆحی عاشقانەدا ئەوەی جێماوە منم لێرە بە پێویستمان زانێت تا بۆ کتێبخانەیەک بکەینەوە بۆ ئەوەی کە خەڵک زیاتر بەلای کتێب و نووسین و شەعر و ڕۆماندا بڕوە بە خۆشحاڵی و لێرە لە هەر چوار پارچەی کوردستانەوە میوانمان لەگەڵایە شاعیر و نووسەران و ئەدیب نووسان لێرە ئامادەن و وەکو ژیانەوەی کتێب وەکو دووبارە نووسینەوە وەکو ئەوەی کە ئێمە بتوانین
لەناو قەومێکی کووردا خوێندن خوێنەواری ئەدەب و ڕۆمان و نووسین و شەعر بکەینە پێوەرێکی سەرەکیمان. یەکێک لەو بەرنامە و کارانەی حکوومەت هێرێمی کوردستان کە کاری بۆکە پاراستنی مافی مناڵانە و کارکردنە بۆ دەسەبەرکردنی مافەکانیان. ماوەیەک لەمەوە پێشە کارباسی دەسەبەری کۆمەڵایەتیمان کرد بۆ کرێکاران. ئێستا کارێکی دیکەی حکوومەت هێرێمی کوردستان ئەوەیە کە چڕی کردوتەوە لەسەر مافەکانی منداڵان، کارەکات بۆی کە مافەکانیان دەسەبەر بکرێت. بێگومان ئەمە یەکێکە لە گرنگترین ئەو کارانەی کە حکوومەت هێرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە کاری بۆ کردووە، هەوڵی بۆ داوا لە کوردستان بە هەزاران منداڵ جیا لەوەی لەلایەن خێزانەکانیان و ژینگەیەکی لەباریان لە ڕووی پەروەردەیەوە بۆ ڕەخساوە. حکوومەتیش ئەرکی خۆی لە ڕووی دابینکردنی شوێن و پێداویستە پەروەردەیەکان جێبەجێ کردووە. ئێرە یەکێکە لە باخچەی منداڵانی حکومی لە هەولێر. باخچەی منداڵانی ڕاست. زیاتر لە 100 منداڵی تەمەن 4 تا 5 ساڵ ڕۆژانە لەم باخچە بەم جۆرە لە ژینگەیەکی ئارام و دڵڕفێن پەروەردە دەکرێت. لە ناو پۆلی جیاواز و بە سەرپەرشتی مامۆستانی بازموون جیا لەوەی ئامادە دەکرێن بۆ قوتابخانە، فێری زمانەکانی کوردی و ئینگلیزی، ڕێساکانی هاتوچۆ، شێوەکاری و جۆرەهای یاری و بابەتی پەروەردەی دەکرێن. بەڕێوەبەرێن باخچەیە هەوڵەکانی حکوومەت بۆ خزمەتی منداڵان پشتڕاست دەکاتەوە. وەزارەتی پەروەردە ساڵانە هاوکاریەکی زۆرمان دەکات لە ڕووی دابینکردنی لاپتۆپ، داتاشۆ. لێرە هەموو ژوورەکان داتاشۆیە، منداڵەکان دەرس دەخینین، نفتمان لە بۆ دابین دەکاتن و یعنی هەر پێداویستێکمان هەبی کتاب دەکەین، باخچەکەمان پێویستی بە نوێژنکردنەوە هەبی ئاگداری سەر و خۆمان دەکەینەوە لە بۆمان جێبەجێ دەکەن. کارەبای بەردەوامانی لۆ دابین کردیە لە ڕووی خزمەت گوزاریەکان باشە کە منداڵان دێنێرە هیچ لە مافەکانی خۆیان نازانم، بەڵام ئەمە ئاشنایان دەکەین بە هەموو مافەکان، فێریان دەکەین لە ڕێزبوونی بەیانیان لە ژوورەکان مافەکانمان لە بۆیان لێداوە. لە کوردستان بە هەزاران منداڵ جگەلەوەی لەلایەن خێزانەکانیان پەروەردە دەکرێن، لە هەمان کاتی ژینگەیەکی لەبار و گونجاویان لەلایەن حکوومەت بۆ ڕەخسێنراوە بۆ ئەوەی داهاتوویەکی باشتریان هەبێت. چالاکوانێکی بواری مافەکانی منداڵانیش ئاماژە بەم هەوڵانەی حکوومەت دەدات. ئەم حکوومەت هەموو شتێک بە یاسا پلانەکانی خۆی دادنێ، هەموو شتێک دیارە زۆر یاسای مافەکانی منداڵان هەیە، ئەگەر لە پەرلەمان دەرچووبی، ئەگەر لە یاسای ڕێکەوتنامەی مافەکانی جیهانیش تەنانەت ئەمانە هەمووی بەپێی پلانی درێژخایەن بەپێی ئەو پرۆژانەی کە هەیە کاری بۆ دەکەن بۆی لە ئایندەدا لە کۆمەڵگای ئێمەدا وەکو کۆمەڵگای کوردەواری ڕۆژ بە ڕۆژ پەرەسەندن لە بوارەکانی کارکردن بۆ منداڵان پەرە بسەنێ و دۆخی منداڵان لە هەرێمی کوردستان بەراورد بە شارەکانی عێراق جیاوازترا. لێرە مافەکانیان پارێزراوە. دوای بنەماڵە ڕەخساندنی پەروەردەیەکی دروست و ژینگەیەکی لەبار لە کەشێکی ئارام ئەرکی حکوومەتە. لێرە لە کوردستان بە پێی یاساکانی پاراستنی مافەکانی منداڵ کار دەکرێت بۆ داهاتوویەکی باشتر. لە کابینەی نوێمیش ئەم ئەرکە با باشی جێبەجێ کراوە. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. ئاژە ئەو وڵاتانە یاخود ئەو کۆمەڵگەیانەی کە بەردەوام ژینگەیان بە باشی و بە پاکتر دەمێنێتەوە ئەوانن کە کەلوپەلێک بەکاردێنن، ئەم کەلوپەلە کۆتاجار نییە کە بەکاری دێنن، یعنی جارێکی دیکە هەوڵ دەدەن بە شێوازی دیکە سوودی لێ ببینەوە، هەر هیچ نەبێ دەکەنە هۆکارێک بۆ ئەوی گیان لەبەران، بۆ ئەوی سروشت، یعنی هەر شتێک بە گرنگەوەی سوودێکی هیچ نەبێ زیان بە ژینگە نەگەێنێ. ڕێک ئەوەی بابەتەکە. دوای ئەوەی کە کرێسمس و ئانگەکانی سەری ساڵ کۆتایی هات، خەڵک درەختەکانی کرێسمس فڕێ دەدەنە ناوە زبڵدانەکان بۆ بەکاریان ناهێننەوە. ئەمەش وا دەکات کە
ببێتەوە ئەوەی جارێکی دیکە ژینگە پیس بێتەوە شوێنەکان بە پیسی بمێنەوە قەرباڵغی دروست بێت و ئەو پارچەیە بەکاریان هێناوە ئەگەر بڵێن داری کرسمسەکەوەکو نمونەیە وەرگین ئەوە جگەلەوەی کە ژینگە پیسەکە ینی بۆ خۆشیە بێتە خەسارەیەک چونکە ئەگەری هەیە جارێکتە بەکاری بێ بەڵام ئەگەر داری سروشتی بێ ئەوە لە سویت ڕێگەیکیان بۆ دۆزیوەتەوە کە هەم ببێتە پارێزەری ژینگە هەم ژینگەش پیسنەکاویژەوەیە کە درەختەکان کۆکەنەوە هەمووی بەیەکەوە ئەخەنە ناو دەریاچە تا ببێتە خواردن لانە بۆ ماسیەکانی ناو دەریاچەکە و سیستمی ژینگەی دەریاچەکەش هەر بە زیندوی ئەمێنێتەوە بەوەیە کە ئەو دارە زیندوانە دارە سروشتیانە دوایەوەی کە بەکار هێنراون بۆ کرسمس هەڵە یاخود ئەیکەنەوە ناو ئەو دەریاچانە و کاتە ماسیەکان هەم ئەیکەنە لانێ گەراکانیانی تیادا دەنێن بەشێکی بێتە خۆراک بۆ دەریاچەکەش. چەند هەفتەیەک لەمەوبەر لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید درەختەکانی کریسمس بە گڵۆپ و جوانکاری بۆ ڕازاندنەوەی ماڵەکان بەکاردەهێنران. بەڵام ئێستا ژمارەیەک چالاکوان لەبری گڵۆپ بەردیان لە درەختەکان بەستووە و فڕی دەدەنە ناو دەریاچەیەک تا لانەیەک بۆ ئاژەڵە ئاویەکان دروست بکەن. ئەگەر سەیری ناوچەکە بکەی دەبینین باڵەخانەیەکی زۆری لەیە ژمارەیەکی زۆری بەلەم هاتوچۆ دەکەن ئێمەی مرۆڤ پێویستیمان بەوەیە ئەو ڕێڕەوانە بە پاکی بهێڵینەوە بەڵام ڕواکەکان کەمیان کردووە کە بۆ حەوانەوەی ماسیەکان گرنگن. لە 2 هەفتەی یەکەمی ساڵی نوێ کریسمس لە وڵاتانی ئەسکەندەناڤیا کۆتایی دێت و خەڵک درەختەکانی کریسمس فڕێ دەدەن. کۆمەڵەکەی ڕاوکردنی ماسی هەڵدەستێ بە کۆکردنەوەی درەختەکان بۆ ژیانەوە و گەڕانەوەی ماسیەکان بۆ دەریاچەکە بەکاریان دەهێنێت. لە ناوچەکە زۆر شوێن بۆ خۆحەشاردان هەیە ئەو لە قودارانە شوێنێکی باش بۆ دانانی هێلکە دروست دەکەن هەروە بۆەوەی ماسیە بچووکەکان خۆیان لە ماسیە گەورەکان بشارنەوە. ئەو چالاکوانانە لە 2016ەوە خەریکی کۆکردنەوەی درەختن و فڕی دەدەنا و دەریاچەیە. لەو کاتەوە زیاتر لە 1000 درەختی کریسمس فرێدراونەتە چەندین شوێنی جیاوازیە دەریاچەکە بەمەبەستی ئەوەی سیستەمی ژینگەییەکەی بە زیندوی بهێڵنەوە. بابەتی ژن گواستنەوە باشە ئاهەنگ ئەمان لە هەر شوێنێک بێ هەر خۆشە دەبێتەوە کارێک بۆی کە دەوروبەرەکە دڵیان خۆش بێ کۆمەڵێک بێکەوە دەمێک یەکتریان نەبینی و یەکتر دەبینەوە هەڵدەپەڕن تێکەڵاویەکی وا دروست دەکەن کوردەواری خۆمان دەڵی کەس بە کەس نییە. باشە هەگەر هەرچەنە کەمێک لە بابەتەکە دوورەکەینەوە بەڵام تو ئێستا سپاس بەخوا ژیانی خێزان ینی هاوسەرگیریت پێکێنا و خێزانداری بۆچی پیاوان یەکسەرەڵە ناشتیوانەکەن بە هاوڕێکانیانەڵن بۆ پەشیمانە لەو هەر لە دوای ئاهەنگەکە یەکسە پەشیمانە بنەوە ئێستا بە هاوڕێکە بابەتێکی گشتی نییە ئەوە یەک دوو زین پەیوەندی بە چێ پەیوەندی بۆ نییە زۆر هەموو پیاوانوانە پەیوەندی بۆ نییە کە زەواجیان کردووە یاخود ئەو کەسێک کە هێناویتیان یانێ قسەکە لەسەر کەسەکە نییە قسەکە لەسەر ئەو کەمە ئازادیە هەیە کە هەیەیان ئازادەکەیان لێ بەرتەسک دەبێتەوە لەبەرەوەی لە کاتی سنگلی ئەوەی هەبووە ینی ئەو ئازادی دەرچوون لەگەڵ هاوڕێکە نابەر پرسیارەتی و نابەر پرسیارەتی ئەیتر ئەمانە تۆزێک بە تایبەت لەم سەردەما ینی وەکو سەردەمی پێشووتر نییە ڕێستورانتەکان کافەیەکان گەشتکردن کتێبخانەکان هەموو ئەوانە کۆمەڵش سینەما هەموو ئەوانە هەیە ئیتر هاوڕێ دەڕوا تۆ بە تەنیا لە ماڵدا دەنێشی زکت بە خۆت دەسووتێ. بەڵامەوە من لێرەوە بە شتێک بڵم ژنی عاقڵەوەیە کە هاوڕێی هاوسەرەکەی بێوەنیە من وەزعم زۆر خراپ نییە دیارە یەخواخوا لە یەکتان نەکە دەمەندرێژ بنەوەی شەوەیە کە پێشەوەی هاوسەر بن پێویستەکە هاوڕێژ بن چونکە ئیتر کە بوون بە هاوسەریەک مانایەوە نییە هەرچی ئازادی ئەو تاکەی بەرامبەرتە وەریگری تۆ بیکەیتە ینی مڵکی خۆت ئەمە مڵکی تۆ نییە هاوسەری تۆیە هاوبەشی ژیانی تۆیە بۆیە ژنانی تر ئەوە زەرور نییە لەسەر هەنێشتی بچوو گوا بکەن هاوسەرەکەیان بخەنە چوارچێوەکەەوە نابەس بۆ تۆ نییە مڵکی هاوڕێکانیەتی ژیانی خۆیەتی وانە خراپە لە مەسلحەتی ژنان نایڵم بەڵام بۆ ئەوان خراپە وا هەست ئەمە لە مەسلحەتی ژنان ڕێک
خۆی ڕێک لە ڕاستی ئەوەیە بەڵام لەوانەیە ساخۆیان وانەڵێن بەڵام باوەڕکە نەگەر بیری لێ بکەنەوە مەسلحەتتانە هەم تۆزە لە سەرێشەی پۆڵەبۆڵی پیاویش دوورەکەونەوە ئەمە یەکەم جارە جێم لە پیا بۆڵەبۆڵ بکە باشە با بینەوە ناو بابەتەکەمان یەکێک لە کللتورە دیار و بەرچاوەکانی گەلانی ئەسیوپیا ئەنجامدانی ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵە جاوان بە کۆمەڵی ژانی بە کۆمەڵ مەبەستی ئەوەیە کە زۆر ئافرەت بێکەوە دێنن یان زۆر بێکەوە ئاهەنگ دەسێت ناشتیوانە ینی هەر دوو هاوسەر و بەیەکەوە لەوانەیە لە یەک کاتە دە هاوسەرگیری ئەنجام بدرێ هەر یەکزانی کەسێک سێ چوار بەیەکەوە دێنێ ناشتیوا لە دنیایانی و لە شەرع و دیری شابە و شێوەیازەنیە کە وابزان ئاساییە بۆیە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ ئەنجامێن ئەم میلەت ئەم خەڵکەیە چونکە ئەوانەڵێن کە ئاهەنگەکانە بێتە مای خۆشگوزەرانی بۆ خەڵکەکە تر ئاهەنگ دروستەکەن هەمووی بێکەوە دڵخۆشیە بێت و لایەنێکی دیکەشی هەیە هەکارەوەیە کاڵێ سەرنجی گەشتیار ڕاکێشین ینی خەڵک زۆر حەزی ببینینی ئەو شتە جیاوازانەیە بە تایبەت ئەوروپیەکان ئەچن بۆ ئەوێ دیمەنی سەما و هەڵپەرکی و گۆرانی ئەوانە بینن ئەما بێتە هۆی ڕاکێشانی گەشتیارێکی زۆریش بۆ وڵات ئاژە هەر بابەتێک کە دەبێتە کللتورێکی تایبەت بۆ هەر وڵاتێک ینی بە تێپەڕبوونی کات وا دەکە سەرنجی خەڵک ڕابکێشێ نەتەوەی دیکە ڕابکێشێ ینی تۆ کە گەشتی وڵاتێک دەکەی دەتەوێت ڕێک کللتوری ئەم وڵاتە ببینی کللتورە ڕەسەنەکەی چییە چەند بابەتێک ببینی ئەمە بیرۆکەیەکی باشە ئاهەنگی هاوسەرگیری سەدان گەنج و لاوی ئەسیوپیا هاوسەرگیریەکە بە کۆمەڵە بۆیە بڕیاریان داوە هەڵپەڕکێ و سەماکەشیان هەر بە کۆمەڵ و بەیەکەوە بێت هاوسەرەکان هەریەکە و لە شوێن و دابوونەریتی جیاوازەوە هاتوون هەریەکەیان جلوبەرگی تایبەت بە ناوچەکەی خۆیان لەبەر کردووە و بەسەر شەقامە گشتیەکانی پایتەختی ئەسیوپیا دەسوڕێنەوە زۆر جلوبەرگی کولتوری جیاواز و گۆرانی هاوسەرگیری بەدی دەکرێت ئەمەش ئاهەنگەکە ناوازەتر دەکات ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ چێژبەخشە و ئێمەش پێیەوە خۆشحاڵین زۆر جار بەهۆی هەژاری و خراپی گوزەرانی ژیان گەنج و لاوەکان ناتوانن پرۆسەی هاوسەرگیری پێک بهێنن ڕێکخەرانی ئاهەنگەکەش دەڵێن ئەنجامدانی هاوسەرگیری بە بنیادنان و مانەوەی وڵات دەزانێت دروستکردنی خێزان دروستکردنی وڵاتە بۆیە ئەمە ئامانجی سەرەکی پرۆژەکەمانە زیاتر لە 10 ساڵە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵ لە ئەسیوپیا ئەنجام نەدراوە لە کاتێکدا ئەمە نەریتێکی وڵاتەکێ و ئەو جۆرە ئاهەنگانە وەک ئامرازێک بۆ پیشاندانی هەمەچەشنی نەریتی ئەو وڵاتە و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران دادەنرێت. شاری هاربین لە باکووری ڕۆژهەڵاتی چین یەکێکە لە بەناوبانگترین شارە گەشتیارەکانی چین. دانیا لە 3 ڕۆژی سەری ساڵی 2024 زیاتر لە 3 ملیۆن کەس سەردانی ئەو شارەیان کردووە. 3 ملیۆن کەس سەردانی شارەکەیان کردووە و پلەکانی گەرما لەو شارە دەگاتە 25 پلە ژێر سفر و هەریەکە لە ڕووباری بەستووی سۆنگوای و ئەو باڵەخانە کۆنانەی لەسەر شێوازی ڕووسەکان دروستکراون دیمەنێکی سەرنجڕاکێشی بە شارەکە بەخشیوە و بووەتە هۆی ئەوەی ساڵانە ملیۆنان کەس سەردانی ئەم شارە بکەن. ئەمە تەنیا پارکێکی ئاسایی نییە بەڵکو ڕووباری بەستووی سۆنگهوایە لە شاری هاربینی چین ڕووبەرەکەی 140,000 کیلۆمەترە. سەدان کەس لە سەرانسەری جیهان ساڵانە سەردانی شارەکە دەکەن بۆ ئەوەی چێژ لە سەرما بێوێنەکەی و فێستیڤاڵەکانی تایبەت بە بەفر ببینن. چێژ لە چەندین یاری جیاوازی تایبەت بەسەر شەختە و خلیسکێنە دەبین و یادگاری تایبەت لەگەڵ خۆشەویستانیان تۆمار دەکەن. هاربین وەکو جیهانی شەختە وایە و کەش و هەواکەی زۆر سەرنجڕاکێشە دەمانەوێت شتێکی تەواو جیاواز و سەر تاقی بکەینەوە. نمونە خواردنی ئایسکرێمی سەرشەقام هەستێکی زۆر خۆش دەبێت. شاری هاربین یەکێکە لە شارە هەرە سارد و سڕەکانی چین
پلەکانی گەرما لە وەرزی زستان و لە مانگی یەکدا دەگات تا 25 پلەی سیلیزی ژێر سفر بۆیە چەندین پەیکەری داتاشراو لە بەفر دروست کراون و سیمایەکی ناوازەیان بە شارەکە بەخشیوە. جگە لە ڕووباری بەستووی سۆنگهوای شارەکە بە باڵەخانە کلاسیک و کۆنەکان کە لەسەر شێوازی ڕووسەکان دروست کراوە بەناوبانگە. دابوونەریت و هەڵکەوتەی جوگرافیایی ئێرە زۆر جیاوازە لەگەڵ ئەو شوێنەی ئێمە لی دەژین. چەندین باڵەخانە لەسەر شێوازی ڕووسەکان دروست کراون. خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی چین زۆر میوان دۆستن. شاری هاربین دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی چین و یەکێکە لە بەناوبانگترین شارە گەشتیاریەکانی ئەو وڵاتە. تەنیا لە 3 ڕۆژی سەری ساڵی نوێ زیاتر لە 3 ملیۆن کەس سەردانی شارەکەیان کردووە. ئەمە شواتە بە بەراورد لەگەڵ 2019 ڕێژەی سەردانیکاران و داهاتی گەشتیاری لە سەدا 129.4 زیادی کردووە. کللتوری جیاواز هەیە ئەمانەیەم بەیانە زۆربەیە و بابەتانە بۆ باس بوونی کللتوری جیاواز و گەشتکردن گەڕان وا دەکە مرۆڤ لە تەسکبینی لە کورتبینی دەربازی بێ. یعنی چۆکە لە شوێنێک لەدایک دەبی ئەگەر تاوەکو ژیانە تێ هەر ئەو شوێنە ببینی بێگومان تەنیا شارەزای کولتور و ئاینی و زمان و فەرهەنگی ئەو ناوچەی. بەڵام کاتێک کە دەرفەت دێتە پێش گەشت دەکەی چەندی گەشتی دنیا دەکەی ئەوەندە لە سەیر و سەمەری ئەم جیهانە تێدەکەی و ئەوەندە مێشکە زیاتر دەکرێتەوە و پێدوانیە ژیان تەنیا ئەو شوێنێک کە ئەتو تێیدا ژیانێکی زۆر زۆر گەورەتر هەیە. زۆر جار ئەتگەڕێنێتەوە و خاڵی کە کللتورەکەی خۆتت بەلاوە جوانە بێت. هەندێک کللتورە بینی کاڵی سوپاس بۆخوا کە یەکەم ئیسلامین، سوپاس بۆخوا کە کوردین، خاوەنی دابوونەریتی تایبەت بە خۆمانین، چونکە بەڕاستی منەڵێم ئیسلام بوون لە پێشە شتێکەوە دواتریش کورد بوون کۆمەڵە دابوونەریتی زۆر زۆر جوانیتیە. ینی هیچ کات زیان نییە بۆ جەستە و مرۆڤایەتیشە تاگاتە مرۆڤایەتیش. لە یەکێتی دیکە لە کللتورەکانەوەی لە تۆکیۆی پایتەختی ژاپۆن پەیڕەوانی ئاینی شینتۆ ساڵانە نەرێتی چوونە نێو ئاوی سەهۆڵاو ئەنجام دەدەن و پەیڕەوانی ئاینەکە ئەنجامدانی ئەم نەریتە بە پاکەرەوەی ڕۆحیان و ڕزگاربوون لە ناخۆشیەکانی ساڵی ڕابردویان دەزانن. جاوەڵا بچیتە ناو ئاوێکی ساردە و هەر دنیا و بیرە چێتەوە لەو سەرمایە نەگوناحەکانە. بۆیە بۆ بەشداریکردن لە نەریتەکەی پەیڕەوانی ئاینی شینتۆ ساڵانە سەدان گەشتیار لە وڵاتانی گیانەوە ڕوو لە وڵاتی ژاپۆنەکەن هەم بۆی بەشدار بن بۆ کۆی گوتت هەر ئەوە بێ فۆرمات دەبنەوە بیریان نامێنێ پێیانوای ئاسوودەیەکی دەرونی تەواویان وەرگرت. ئەش بێت با بێ کۆبینەری بین. پەیڕەوانی ئاینی شینتۆ لە مەزارگایەک لە تۆکیۆی پایتەختی ژاپۆن لە نێو حەوزێکی پڕ لە ئاوی سارد و سەهۆڵاویدا نەریتێکی ساڵانیان ئەنجام دەدەن. ئەنجامدەرانی نەریتەکە لە ڕێگەی گوتنەوەی سرود خۆیان گەرم دەکەنەوە. لویس تێرکەر کە یەکەم جارە لە ئەڵمانیاوە سەردانی ژاپۆن دەکات دەڵێت هەموو شتەکان سەرسوڕهێنەر بوون و هیوا دەخوازێت هەموو ساڵێک بتوانێت بەشداری لە ئەنجامدانی ئەو نەریتە بکات. چوونە ناو ئاوە ساردەکە خۆشترین کاری نەریتەکە بوو. دڵخۆشم کە لێرەم بەڕاستی چێژێکی تایبەتی هەبوو. هیوادارم بتوانم هەموو ساڵێک بەشداری تێدا بکەم. وەک پەیڕەوانی ئاینی شینتۆ دەڵێن مێژووی ئەنجامدانی ئەم نەریتە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 70 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژەکانی سەرەتای هەموو ساڵێکدا نەریتەکە ئەنجام دەدەن. بەمەبەستی تازەکردنەوە و پاکردنەوەی ڕۆحم بەشداری لەم نەریتەدا دەکەم. یەکەم کاری ساڵی نوێم ئەنجامدانی ئەم نەریتەیە و دەمەوێت لە هەموو کایەکانی ژیانم سەرکەوتوو بم. ئەنجامدەرانی نەریتەکە باوەڕیان وایە کەشی ساردی زستان و ئاوە ساردەکەی نێو حەوزەکە ناڕەحەتی و کێشەکانی ساڵی ڕابردویان لە کۆڵ دەکاتەوە و ساڵی نوێیان جیاواز و خۆشتر دەبێت.
هاژە ڕەنگە دەیان نووسین و کتێب هەبێت تایبەت بە میدیا لە گۆشە نیگای جیاواز لە ئەنگلی جیاواز کاری لەسەر کراوە بەڵام هەندێک جار هەندێک بابەت تۆ بە دوای دەگەڕێی توێژینەوەکەت لەسەر ئەم بابەتەیە دەتەوێت خۆت ئامادە بکەی لەم بابەتێ بەرەو پێش بچی کەمترین سەرچاوە هەیە کەمترین زانیاری دەست دەکەوێت یەکێک لەم بابەتانە بازارسازی لە سوۆشیال میدیا بەخۆمان دەزانین سوۆشیال میدیا ینی بابەتێکی زۆر کۆن نییە چەند ساڵێکە هەیە بەڵام چۆن کاری تێدا بکەین کەسێک بێ بازارسازی لە سوۆشیال میدیا بکە ڕێگا دروستەکانی چین بە تایبەت ئێستا کە ڕێگەیەکی بەربڵاو و زۆر جار با بڵین بە زۆر بە دەقیقی بڵین نادروست هەیە بۆ بازارکردنی کاڵاکان جا بە بەکارهێنانی شێوازی جۆرا و جۆر بێ بە تایبەت بۆ ئەو شتانی کە پەیوەستە بە خانمانەوە ئەمە هێرشکردن نیە سەر ئەوان بەڵام بەجاخۆ زۆرجار بە ڕێگەی نادروست بەکارهێنن وەکو کاڵایەک ئەمە با نەبێتە تەواوی هەموو بابەتە کەوتەوەرەکە بەڵام ئەوەی مەبەستمانەوەیە کە ئێمە ئەمڕۆ ڕێگە دروستەکە پیشانیەوە بین بازارسازی چۆنە کە ئەمەش لە چوارچەوەی کتێبێکا کۆکراوەتەوە ئەوە نووسەری کتێبەکە هیوا بەرزنجی ڕۆژنامە نووس و ماستەر لە میدیایە ئەوە میوانی ئێمەیە بە خێر هاتی کاکیوام کاتت باش باش زۆر بەخێراتیان باش بەڕێزت بە لەوە دەست پێ بکەین بایەخی ئەم کتێبە و گرنگی ئەم کتێبە چییە؟ ینی ئەوە دەزانین مەبەستی پرسیارەکەمنەوە نییە کە بۆچی نووسی و تێکا گرنجەکەی لەکوێ دەزانم زۆر گرنگە بەڵام ڕێک گرنجەکە لەکوێدایە بە تایبەت بۆچێ گرنگە کەسێک سوودی لێ دەبینێ زۆر سپاس بەیانیتان باش تەمان ئۆکۆی بڕێزت دەستپێک ئاماژت بۆ کرد ئەمە بە تایبەت لە ناو کتێبخانەی کوردی بەداخەوە سەرچاوی زۆر کەممان هەیە لەو بوارە بە تایبەتیش کۆکردنەوەی هەر سێ ڕەهەندی گوتار و بازارسازی و سوۆشیال میدیا پێکەوە لە چوارچێوەی یەک کتێبدا تەمان ئەوانەی کە هەنە بەشێک لەو کتێبانەی هەنە لە بواری بازارسازی و هەندێک گوتار و هەندێکیش لە بواری سوۆشیال میدیا زیاتر ئەو کتێبانەنە کە کۆکراونە یان کتێبی وەرجێڕراون لەسەر زمانەکانی دیکەوە بۆ سەر زمانی کوردی بەڵام ئەوە ناواخنێکی کوردستانی هەیە توێژینەوەیکی زانستی ئەکادیمیا کە تعبیر دەکات لە ناوخۆی هەرێمی کوردستان و هاوکات هەردوو ڕەهەندە نێودەوڵەتی و ناوخۆیەکەش ڕەچاو کراوە تێدا ئەوانەی کە گرنگیان بۆ دەبێت بۆ ئەو کتێبە دەبێتە جێی بایەخیان میدیاکاران ئەو کەسانی کە لە بواری بازارسازی و بزنس کار دەکەن ئەنجا کەسێک لە دوکاندارێکەوە تا کۆمپانیایەک ئەو کەسانێک کە ئیتیمامیان هەیە بۆ مەسایلی گوتار وە کۆکردنەوەی هەرسێکیان پێکەوە لە چوارچێوەی گوتاری بازارسازی لە سوۆشیال میدیادا چکاگەر پێویستی کردواتر بینە سەر ئەوەی کە بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستانێکە لەو گرفتانەی هەمانە خەڵک وەکو پێویست ناتوانێت سوود لە سوۆشیال میدیا یان بە شێوەیەکی گشتی لە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا ببینێ بۆ بازارسازیێکی سەرکەوتوانە ئەمە لەبەرەوە نییە کە بە شێوازێکی نادروست و بەربڵاو ئەکرێت ینی تا ئێستا سەرچاوەیەکی وا ڕێک دیار نەبووە کە پێیان بڵێ ئەمە ڕێگە دروستەکەیە بەڵام ئەم کتێبە توانێت ئەم کارە بکات ئەم ینی ڕێگەی ئاسان بکات باشە کاکی وە پێم خۆشە هەندێک لە ناوڕۆکی کتێبەکە هەر بە خۆی بکەمەوە پرسیار وەکۆی کە بازارسازی گوتاری بازارسازی ئەمانە لە چیەوە هێناوتن و بۆ خۆی بازارسازی چییە؟ بەڵێ لە ڕاستیدا مەسایلی کۆکردنەوەی وەکوتمان ئەو سێ ڕەهەندە پێکەوە گوتار و بازارسازی و سوۆشیال میدیا یەکەم جارە لە هەرێمی کوردستان بە زمانی کوردی کتێبێک لەو چەشنە بخرێتە بەردیدەی خەڵک تەمان ئەوە خۆی لە بنەڕەتدا نامی ماستەرنامەکەمانە کە لە ژێر سەرپەرشتی دوو مامۆستای بەڕێز دکتۆر کاوە و دکتۆر عەبدولخالق تەواومان کردووە و خراوەتە ناو زاکۆکانی هەرێمی کوردستان و بە پلەی باڵا پەسەند کرا گوتار ئەو پەیامەیە کە ئێمە لە چۆن ئاراستی خەڵکی دەکەین چونکە ئێمە دەبێەوە بزانین کاتێک بازارسازی بۆ کاڵایەک دەکەین بۆ هەر شتێک دەکەین کە جێ ئیتیمامی خەڵکە دەمانەوێت مخاتەبەی خەڵک بکەین دەبێت گوتارێکی تەندروست کاریگەر کورت و پخت بەکاربێنین بۆی پەیامەکانمان بگاتە جێگای خۆی ئەوەی لە هەرێمی کوردستان دەبیندرێ بەداخەوە وەکو پێویست ئەو گوتارانە ناستە ناو خەڵک وەکو پێویستی تیمامیان پێ نادرێت ئەوەی من لەو کتێبەدا کارم لەسەر کردووە
گوتاری بازارسازی دوو کۆمپانیای لۆکاڵی و کۆمپانیایکی ئینتەرناشنال نێودەوڵەتی بووە کە لە بواری خواردنی خێرا یعنی ئەوەی کە پێدەگوترێت دیلیڤەری کار دەکەن بە تایبەتیش دوای سەرهەڵدانی هەڵبەت خۆت سێرچ کردووە لە سەریان تێکەڵاوی کارەکانیان بووی نزیکەوە بە دڵنیاییەوە ئەم بابەتە نزیکەی 6 مانجی یعنی ڕێک 6 مانجی دیاری کرا و لە یەکی حوتی 2021 تاکو کۆتایی سیوێکی 12 2021 وەکو سامپڵ وەرگیراوە هەردوو کۆمپانیا پلتفۆرمەکانیان لە سوۆشال میدیایی با بڵێن ئینستاگرام و فەیسبوک هەردوو کۆمپانیا وەرگیراوە کە لەو 6 مانگە چ بابەتێکیان لە بواری بازارسازیکردن چ جۆرە گوتارێکیان بەکارهێنانەوە چ زمانێکیان بەکارهێناوە چۆن مامەڵەیان لەگەڵ خەڵک کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵەوە تا چەند وەڵامی خەڵکیان داوەتەوە لە کۆمنتەکان لە شێرکردن لە لایکردن و هاوکات ئەو زمانەی کە بەکاریان هێناوە بۆ مخاتەبەکردنی خەڵک چ زۆرێک بووە ئێمە هاتوین بە وردی ئەم بەراوردکاریمان کردووە لە نێوان هەردوو کۆمپانیاکە بەداخەوەی کە یەکێک لەو دەرەنجامانەی کە پێیگەیشتون ئەوەیە کە کۆمپانیای نێودەوڵەتێکە بۆ پێی کە ئەزمموی نێودەوڵەتی هەیە کۆمپانیاکە بە خۆی بنەڕستی کۆمپانیاکە ئێستا لە منتیقەکە لە کوێتە بارەگای سەرەکی بەڵام ئەو پاڵپشتی کارە کۆمپانیایی کە دەکەوێتەوە سەریش کۆمپانیاکی نێودەوڵەتی ئەڵمانیا وی کردووە کە ئەم زمانێکی گونجاوتر بۆ مخاتەبەکردنی خەڵک لە هەرێمی کوردستان بەکاربێنێ تامان ئێوە دەزانن ئێستاما نزیکەی زیاتر لە 8 کۆمپانیامان هەیە لە هەرێمی کوردستان تایبەت بە بواری خواردن کار دەکەن وەکو کۆمپانیای دیلیڤەری ئێمە هاتوین دوو گرنگترین و بەناوبانگترین کۆمپانیامان لە هەرێمی کوردستان وەکو سامپڵ وەرگرتووە یەکێکیان ناوخۆیە کە پێش ئەو کۆمپانیای دەوڵەتیە لێرە کاری کردووە ئەمیان لە 2007 و ئەمیان لە 2021ەوە بەڵام ئەوەی لە 2021ەوە هاتووە کە کۆمپانیاکی نێودەوڵەتیە بۆ پێی کە گوتارێکی تەندروستتر و کاریگەرتری بەکارهێناوە توانیوێتی زیاتر بگاتە ناو خەڵک توانیوێتی پەیامەکانی باشتر بگاتە ناو خەڵک و ئەمەش 2000 کردووە کە ڕێژەی فرۆشی زیاتر بێ و قازانجی زیاتر بێت سوودی ڕێک لەو گوتارە بازارسازی وەرگرتووە کە لە سۆشیال میدیا پێویستە ئەوەی کە لە کتێبەکە هەیە کاکی وە بەست لە ناوڕۆکی کتێبەکە بکەین ئەو کتێبەی بەڕێزت زیاتر پشتت بەسەر چاوە بەستووە یاخود بابەتەکانی پەیوەستە بە گەڕانی خۆت بەو وەکو تازە ئاماژت پێدا بەو بەراوردکاریانەی کە هەیە بەشی تیۆریەکەی ئەوەیە کە وەکو ئەوەی هەر توێژینەوەیکی زانستی دەکرێت دەبێت پشت بە کۆمەڵێک سەرچاو بەسی بۆ ڕێخستنی کاروبارە تیۆریەکە و نووسینی ئەو بەشێکە بەشی تیۆریەکە ئێمە لە بەشی دووەمدا ڕێکمان خستۆتەوە بەڵام بەشی سێمی توێژینەوەکەمان بەشێکی تەواو ناوخۆیە بەرهەمی خۆمانە کە تێدا بەراوردی هەردوو کۆمپانیاکەمان کردووە بۆ ئەوەی بزانی چۆن کار دەکات کۆمەڵێک بە پشتبەستن بە کۆمەڵێک بنەمای ئەکادیمی لەوانەش شیکردنەوەی ناوەڕۆکمان بۆ گوتاری هەردوو کۆمپانیاکە کردووە لەو ماوەی کە چ جۆرە گوتارێکیان بەکارهێناوە بۆ بازارسازی کاڵایەکانیان چۆن لەگەڵ هاوڵاتیان دواون بۆ ئەوی زۆرترین فرۆشیان هەبێت باشە بە پێ و ئەزمونەی کردوتە هەم لە توێژینەوە و ڕیسێرچەکانی خۆت کە کردوتەوە لە نووسینی کتێبەکەش کۆمپانیاکان یان بزنسە بچووکەکانی هەرێمی کوردستان چی بکەن باشە بۆی کە بگەنە ئەو یاخود ئەو بازارسازیە بۆ خۆیان بکەن کە بگەنە ئاستێکی نێودەوڵەتی چاو لە کۆمپانیەکانی دەرەوە بکەن جیهانی بکەن یان بە پێی کللتور و میکانزمی ناوخۆی کار بکەن بەڵێ طبعاً هەر کارکردنی هەر کۆمپانیایەک گرنگە لەگەڵ ژینگەی لۆکاڵی خۆی بگونجێنێت چونکە دوجار ئەو کۆمپانیای کە لە هەولێر کار دەکات دەبێت لەگەر ژینگەی هەولێر ئەو کۆمپانیای لە هەرێمی کوردستان و عراق کار دەکات لەگەر ژینگەی هەرێمی کوردستان و عراق خۆی بگونجێنێ اینجا وەکو ڕەهەندە نێودەوڵەتێکە مامەڵە بکە سوودوەرگرتن لە پرانسیپەکانی کۆمپانیەکانی نێودەوڵەتی بۆ بازارسازی بەکارهێنانی ئەو گوتارەی کە بەکاری دێنن بۆ بازارسازی زۆر گرینگە لەبەرەوەی ئێمە ئەزمونێکی کەممان هەیە کۆمپانیەکانی دیلیڤەری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە دوای 2000 ئەوانەی کە لە بەتایبەت لە بواری خۆراک کار دەکەن لە دوای 2015 دەستیان پێ کردووە ینی سەرەتاچ کەمیان هەیە کەمتر لە 8 ساڵ بۆ 9 ساڵە ئەوە وا دەکەوانە پێویستیان بەوە بێ کە
زۆرتر مامەڵە بکەن لەگەڵ ئەو گوتارێکە لە کۆمپانیانی و دەوڵەتیەکان مامەڵی دەکرێت و بۆ بزنسە بچووکەکانیش بە هەمان شێوە هەموو بزنسانێک کە هەنە گرینگە سوود لە دەرەوە وەربگرن بەڵام لەگەڵ ژینگە لۆکاڵێکی خۆیان بگونجێنن هاژە خانوەکو نمونەیە بۆ جەنابەت و کاگەکار باس بکەم کۆمپانیا هەیە بۆ یەک ڕیکلام زیاتر لە $10 سەرف کردووە بەڵام گوتارێکی خراپی بەکارهێناوە نەیتوانێت بگاتە کەمترین خەڵک بەڵام بزنسێکی بچووکەیە ڕەنگە بە ڤیددیۆیەکی بچوو کە بە مۆبایلەکەی تەسویری کردووە ژمارەی ڤیوەکانی لە سوۆشال میدیا لەو زیاترە و دوجار ئەوەی کە پێی دەگوترێت هەر کۆمپانیا کە ڕکلامێک دەکات بۆ ئەوەی زۆرتری قازانج بکە قازانجی ئەو بزنسە بچووکە زۆرتر بۆەوە کۆمەڵێک سامپڵیشمان لەوانە پێەیە بۆیە ئەمڕۆ هەر بزنسێکی بچووک ئەگەر لە لا کۆڵانێک بی ئەگەر لە هەر جێگایەک بی دەکرێت پلتفۆرمەکانی سوۆشال میدیا دەرفەتێکی ئێجگار فراوانن بۆ ئەوەی هەمومان بتوانین بە هەموو خەڵک بگەین بە شێوەیەکی زۆر ئاسان بە تەکنیکێکی ئاسان بەڵام پێویستمان بەوە هەیە بزانین چ جۆرە گوتارێک بەکاردێنین چ جۆرێک بازارسازی دەکەین بۆ ئەو کاڵانەی کە هەمانە و بەکارهێنانی زمانێکی نەرم بەکارهێنانی ئاراستەیەکی باشتر بۆ کۆمەلگا زۆر گرنگە و لەگەڵ ژینگەی خۆشت قسە بکەی و بیگونجێنی کاکی وە لە کتێبەکە هیچ ئاماژت بە بازارسازی لە سوۆشال میدیا تەنیا پشت بەست و بە کۆمپانیەکان یاخود خودیش شوێنی بۆ تۆ ینی بۆ نمونە ئێستا بازرگانیکردن بە تاک بە خۆت یان بە کەسی بەرامبەرت بۆتە ڕێگەیەکی زۆر خراپ بەداخەوە بەتایبەت لە هەرێمی کوردستان دەبینین بازرگانیکردن لەسەر بنەمای کەسایەتی بازرگانیکردن بە کەسایەتی خۆت دەبێتە هۆی ئەوەی کە بڕە پارەیەک بەدەستێنێ ئەمانە جگە لەوەی ڕێ دروستەکانت نیشانداوە هیچ بابەتێکی دیکەت ئاماژە پێداوە کە ئەمانە ئەو خاڵەنن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بازارسازیەوە بابەتە خراپانە لێ دوور کردێتەوە لە ڕاستیدا توێژینەوە خۆتان دەزانن زۆرێک لە کۆتوبەندت هەیە تو کە بابەتێک هەڵ لە بژێری دەبێت لەسەر ڕێچکەی بڕۆی تا کۆتایی بۆ ئەوەی ئەگەر ڕوبەڕووی لادان نەبیەوە چکە لە حاڵەتی لادان لەگەڵ سەرپەرشتیارانە لەگەڵ لیژنەی گفتوگۆی ماستەرنامەیان تووشی ئیشکالیت دەبی دوجار ڕەنگە پێویست بۆەوە بی پێت بگۆڕن لە ڕاستیدا بۆیە ئەوەی ئێمە جەختمان لەسەر کردوتەوە کۆمپانیاکانی گەیاندنی خێرا یاخود دلیڤەری بوونە چۆن مامەڵەیان لەگەڵ پلتفۆرمەکانی سوۆشال میدیا کردووە بە تەحدید چکە لە خۆ دەزانی لە توێژینەوە چەندی ورتر بی ئەوەندە دەرئەنجامی باشترە دەست دەکەوێت ئەمە دەکرێت بۆ هەموو بزنسێک کاری لەسەر بکەین بەڵام ئەوەی جەنابێت ئەوەی کە کارکتەرەکان کەسەکان دێن دەبنەوە بەشێک لە بازارسازی و ئەوەش دیوە نێگەتیڤەکەی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە زۆرترە ئەوە تەبعاً ڕەهەندێک زۆرتری هەیە دەکرێت قسە لەسەر بکەی بەس ئەمە لە ناوەڕۆکی کتێبەکە لە ڕاستیدا قسەم لەسەر سارێکم تایبەت بە ناوەڕۆکی کتێبەکە مادەم تێیدانیە با لێگەڕێ باشە دوای کۆڤید-19 دوای کۆڕۆنا بازارسازی لە سوۆشیال میدیا گۆڕانکاری بەسەردا هاتووە بێگومان لە سەراسەری جیهان کۆڤید-19 هەموو شتێکی گۆڕی کۆڤید-19 وای کرد کە هەموو شت بە ئاراستەی سوۆشیال میدیا بە ئاراستەی بوارەکانی تەکنیکی ئینتەرنێتی بڕوە لە کۆڤید-19 بۆمان دەرکەوت کە ئێمە هەمومان کەرەنتینە بووین هەرێمی کوردستانیش بەشێک بوو لەو جیهانە گشتی کە تێدا بووین لە ماڵەکانمان بووین هەموو تەرکیزمان لەسەر مۆبایلەکانمان بوو لەسەر تەلەڤیزۆن و ئەوانە بوو کە بابرین زیاتر لەسەر پلتفۆرمەکانی سوۆشال میدیا تەرکیزمان دەکرد فلەبەر ئەوە بەڵێ کۆڤید-19 بازارسازی لە هەموو بارێک گۆڕی هەندێک داتاما بوو پێم خۆش بوو عەرزەنابتان کەم بەشەشمان لە کتێبەکە باس کرد بوو ئەوانەش بەشێکی دیکەیە ئەو داتانەی نوێنە کە یعنی نوێترین داتانە لە بواری بازارسازی لە پلتفۆرمەکان بۆ خواردنی ئەو کۆمپانیانەی کە پێیان دەگوترێت دلیڤەری تەنها ئەو کۆمپانیانەی کە لە ڕێگای لە سەرانسەری جیهان داهاتی ساڵانەی کۆمپانیەکانی دلیڤەری خواردن لە جیهان ئەوانەی ئەپیان هەیە لە ڕێگەی ئەپەکانەوە داخل لە بن خەڵک لە 2020 130 میلیارد دۆلار بووە کە بەشێکی خۆتان دەزانن تقریبان 2 مانگ و نیوی ئەوەلیش بەشێک لە جیهان نەکوت بۆ هێشتا ناو کۆڤید لە 2021 ئەمە هەڵکشاوە بۆ 189 میلیارد دۆلار 2022 زیاتر هەڵکشاوە بۆ 210 میلیارد 2023 بۆ 232 میلیارد دۆلار و پێشبینی دەکرێت بۆ ساڵی 2028
تەنەها لە ڕێگەی ئەپەکانەوە ئەو ئەپانەی کە خواردن دەگەێنە خەڵک و کۆمپانیانەی کە سەرپەرشتیان دەکەن لە 2028 قەبارەی داهاتی ساڵانەی کۆمپانیاکان بگاتە 311 میلیارد دلار. ئەگەر وەکو سەمپڵ تەنها لە ئەمریکا وەرگری لە ساڵی 2023 87 میلیارد دلار داهاتی کۆمپانیاکان بووە لەم بوارەدا. واتە دەبینی یعنی بابەتەکەی جگار خەیاڵیە. لە ساڵی تەنها لە ساڵی ڕابردوو کە ساڵی 2023 لە 120 ئەم با بڵێن مامەڵەکردن و ڕێژەی و داهاتی کۆمپانیاکانی دیلیڤەری زیاتر بووە لەبەرەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ بە هەڵکشان دەچێت. ئەوە تەنها ئەوانەی کە لە بواری ئەپ یعنی ئەپیان هەیە ئەوە بجگەلەوە ئێستا ئێوە دەبینین هەمومان زۆر جاران دوکاندارێکی لە جێگایە کە چێشخانەیە کە شتێکە خۆمان تەلەفۆنی بۆ دەکەین دەرن بێ زەحمەت چکە ئەو خۆی ڕکلام دەکات لە سوۆشال میدیا لە پلاتفۆرمە جیاوازەکان دەڵێ ئەوە ڕقەمەکەمە جگەلە هەژمار نەکراوە. بەڵێ ئەمیشمان هەیە داتایەکمان هەیە بۆ ئەمیش لە ساڵی 2019 تەنها 330 میلیارد دلار بۆ قەبارەی داهاتی کۆمپانیاکان لە سەرانسەری جیهان. بەڵام لە 2020 بەرز بۆتەوە بۆ 520 میلیارد، لە 2021 بۆ 720 میلیارد دلار بەرز بۆتەوە، لە 2022 بۆ 760 میلیارد دلار بەرز بۆتەوە، لە 2023 بۆ 780 میلیارد دلار بەرز بۆتەوە. واتە ساڵ لە دوای ساڵ دەبینین داهاتی ئەو کۆمپانیانەی کە لە بواری دیلیڤەری بە تایبەت ئەوانەی کە لە خۆراک کار دەکەن ڕوو لە هەڵکشان دەکات. ئەوەی تێبینیمان کردووە لە هەرێمی کوردستانی زۆرترین داهاتی کۆمپانیاکان ئەوانەی کە لە بواری دیلیڤەری کار دەکەن ئەو کۆمپانیانن کە لە بواری خواردن کار دەکەن پاشان کۆمپانیاکانی جلوبەرگ و مێکاپن. زۆر سپاس کاکیوە خۆشحاڵ بووین کە بەشێکی ئەو لایەنە باشانەی بۆ بازارسازی هەیە خستوتە ڕوو هەم لە ڕێی کتێبەکەوەم لە ڕێگەی وتەکانیشتەوە کە ئەمڕۆ زانیاری تاوا بە ئێمە و بە بینەرەکانیش گەشت. سپاس بۆ بەڕێز سپاس بۆ سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵ بووین. با بەیەکەوە بینەری کەشوهەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانیش بین. گفتوگۆی ڕیال و بارسلۆنایە
هاژە جمهوری بەرسەیە بەرسەنی شتی وا کفری هاکار چۆن شتی وا بێ دوێنێت 4 گۆڵیان لێ کراوە نابێ شتی وا من هەر پێشۆی سەیری ینی کلاسیکۆ بکەم سێری یاری ڕیالکەم زۆر دڵنیام لەوەی کەیتر تاو ڕیاڵە ڕیال براوێ ینی شتێک نییە ئینکاری تا بکرێ لە ڕیاڵە هەر نابێ ڕیال هەم یاریێکی جیاواز لە هەزارێکی جیاوازەوە بەیدانێن ئەوە تۆپی پێە خۆ هەموو کات هەر ڕیال نایباتەوە ئەبێ هەر بێ پار لە چامپیۆنز لیگ مانچستەر سیتی ڕیال مەدریدی دەرکرد ینی تۆ جمهوری ڕیال نابێ وابیت ینی تۆ جمهوری ڕیاڵی نابێ ئەو شتانە بڵێ ئاخر ئەوە دروستەکەیە تۆپی پێ ڕکابەری بردنەوە دۆڕانی تێدایە بڵین چێ زۆرترین بردنەوەی هەیە چێ پاشای چامپیۆنز لیگە دەتوانین بڵێن ئەمە ڕیال مەدریدە باشە هەر بڵین دەستێکی ڕیاڵەکانی تایە باشە بابینەوە یاریزانێکی ڕیاڵی تایە لە براوەکانیشە ینی هەرەگەڕێتەوە بۆ بردنەوەی ڕیال مەدرید باسەکە لە وەرزش لادەم دواتر لە کاتژمێر 9 خولەک بە وردی پێیان دەڵم ڕیال مەدرید دوێنێ چی کردووە ئەوە باشتر لەکاتە بینەری هەواڵە وەرزشیەکانیش بن زۆر سپاس بەهۆی بەفربارین و شەختەی زۆر ماوەی 24 ڕۆژە ڕێگای گوندە شاخاویەکانی بەدلیس و هەکاری وان چەند ناوچەیەکی تریش هەمویان پەچیان کەوتووە و بەڕێوەبەتی کەشناسی ئاشکرایە کات کە ڕێگەی زیاتر لە 1000 گوند بەهۆی بەفربارینەوە گیراون و چەندین ڕووداوی هاتوو چۆش ڕوویداوە بەهۆی ئەو ڕێژە زۆرەی بەفرکەباریوە زستانên hin navçeyên Bakurê Kurdistanê dijwar derbas dibin. Yek ji wan muksewaneye ku hin salan 6 meh dibin berfê de dimîne. Bihura Karabat ya li ser rêya wan û Muksê 3000 metr ji derya bilind e û ji niha ve bilindahiya berfê li vê derê gihîştiye 2 metr û 64 santiman. Rêya Muks û Wanê ne tenê bi zêdebûna berfê di heman demê de metirsidartirîn rêya navbera bajaran e. Her sal hejmarek bûyerên hatûçînê rû didin û dibin sedemê can ji destanên ciddî. Ji ber egera aşûtê û bûyerên hatûçûnê 24 rojin rêya Wan û Muksê girtî maye. Heta niha 5 cihên rê ketine ber aşûtê. Şêniyên Muksê şûna Wanê di ser xîzana Bitlisê re çûn hatine xwe dikin. Rewş dijwar be jî welatî li Wanê bi hatina berfê dilxweşin. Her zaman karla güzeldir. Dema zivistanê gul vedibe ji mirov re xerîb tê. Gul li biharê tê. Ev beriv jî li zivistanê tê. Erdê me erdê berfê ye. Xweş e em dixwazin zêde bibare. Güzeldir. Çok yağmasını istiyoruz. Li Muksê gundê Ervasê ji ber berfa zêde welatiyan ji berfê tunel çêkirine û ajelên xwe ji tunelê derbas dikin dibin ser av û êm didin. Derve rêya Muks û Wanê rêyên Şirnex Hekarê, Gever Şemzînan, Dêr Xas Mutkî û zêdetirê 1000 gundan girtîne. Rêveberiya Sexenasiya Herêma 14 ya li Bakurê Kurdistanê daxuya kirin li derdora Wan û Colemergê cih bi cih barîna berfê didome. Welatî bi egera qeşa girtina rêyan, pûk û bûyerên hatûçînê tên hişyar kirin. هیوادارم دەستپێکی ڕۆژ تاوەکو کۆتایی شەویشکە دەخەون ڕۆژێک و کاتێکی زۆر باشتان هەبێت. سپاس کە تا ئێستا بینەروبی سەری پرۆگرامی بەیانی 24 بوون. هیوادارین کە کاتێکی خۆشتان هەبوو بێ و تەندروستیشتان باش بێ. ئەگەر تەندروستیشتان خراپە لەم کەشە ئینشاءڵڵا باشە بن و هەمیشە ساغ و سەلامەت بن. سپاس کە بینەروبی سەر بوون.